هێشتا پارتی وێکێتی لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق ڕێک نەکەوتوون. پەرلەمانتارێکی پارتی دەڵێت گەر حیزبەکەی و یەکێتیش ڕێک نەکەون بە دوو کاندیدی جیاوە ناچنە نێو ململانەی پەرلەمان. نیهائیەن یەکێتی پارتی بە دوو کاندیدی جیاوە ناچن ناو عەمەلیەکەوە بە یەک کاندید دەچن، ڕێککەوتن بێ و ڕێک نەکەوتن بێ من پێم وانییە بە دوو کاندید بچن. پارتی و عەرەبی سوننە و سەدر هاوپەیمانێتیان هەبوو، بەڵام دواتر سەدر لە پەرلەمان کشایەوە و هاوپەیمانێتەکەی هەڵوەشاندەوە. پەرلەمانتارەکەی پارتی دەڵێت هێشتا ڕاگۆڕینەوە هەیە لە نێوان هەر سێ لایەنەکەدا. خۆی لە دوای هەڵوەشانەوەیش پارتی هەر علاقاتی لەگەڵ ڕەوتی سەدر و سەماحەتی موقتەدا سەدرا هەر هەیە، جۆرێک لە حیوار و ڕاگۆڕینەوە هەر هەیە. ئەوەی سیادە و پارتیش تا ئێستا شەر پەیوەندیەکان جگەلەوەی ئەبوو مازنجیا بووەوە پەیوەندی باقییان کەماوەتەوە سیادە لەگەڵ پارتیا و بەڕێز خەمیس خەنجەر وەکو بەرپرسی کوتلەی سیادە لەگەڵ پارتیا علاقاتەیە و قسەیشیان هەیە بۆ هەنگاوەکانی داهاتوو. هەرچەندە دەوترا سەدر بێ ڕاوێژی پارتی و عەرەبی سوننە لە پەرلەمان بڕیارێکی کتوپڕیدا و کشایەوە، بەڵام پەرلەمانتارەکەی پارتی زانیاری جیاوازتری لایە. معلوماتی دقیقم نییە لەوەی پرسی کردبێ یان نەکردبێ، بەڵام پێشەوەی بکشێتەوە هەم لەگەڵ خەمیس خەنجەرا بە تەلەفۆن قسەی کرد چەند سەعاتێ پێشەوە، هەم لەگەڵ جەنابی سەرۆک بارزانیشا بە تەلەفۆن قسەی کرد. چی گوتراوە و باسیشی کراوە ئەوەیان نازانم، بەڵام ئەم تەلەفۆنانە پێم وابێ ئاماژەی ئەوەن کە جۆرێک لە مشورەت و ڕاگۆڕینەوە هەبووە. بڕیارە ڕۆژی هەینی ڕەوتی سەدر بە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ یەکەم جوڵەی سیاسی دوای کشانەوەی لە پەرلەمانی عێراق ئەنجام بدات. ئەمەش مەترسی ئاڵۆزبوونی دۆخی عێراقی لێکەوتوتەوە. خۆی لە واقعا سەدر بە جۆرێ لە جۆرەکان لە پرۆسەی سیاسیان، پرۆسەی حکومڕانی، پرۆسەی تەشریعی و تەنفیزی و ئەمانە پاشەکشەی کرد. تازە سەدر ناتوانێت بگەڕێتەوە چونکە بەدیلەکانی سەدر سوێندیان خواردووە. ئەوەی لای سەدر ماوە ئەتوانێ بیکات بەڕاستی بابەتی بەکارهێنانی شەقامە، تا چەند مووەفەقە بێت، تا چەند خۆی بەکارێ هێنێ. یەکێک لە قسەکان کە هەیە ئەوەیە ئایا سەدر شەقامەکە بەکارەهێنێ، ئایا ئەوێ بارودۆخەکە تێکدا، یعنی ئەمەش ئیرادەی بڕیاردانی گەرەکە لای سەدر. ئەگەر بڕیار بدا شەقام ئاڵۆز بک بە تایبەتی بەغدای پایتەخت سەدر ئەتوانێ بیکا، بەڵام بە تەکی دەرهاویشتە و کاردانەوەی شەبێ و هەندێشت لەوانەیە ڕوودا خودی موقتەدا سەدریش تەسەوری نەکە. ناکۆکی نێوماڵی شیعە، پەرتەوازایی لایەنە کوردیەکان، خراپی دۆخی عەرەبی سوننە هێندەی تر درزی نێوان لایەنە عێراقیەکانی قوڵتر کردوێتەوە و دۆخی عێراقی ئاڵۆز کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.